ئەڤروکیا ئومێد خۆشنا و سوێندا یاسایی دخۆ بفەرمی دبە پارێزگارێ هەولێرێ ئومێد خۆشنا و بە کوردستان 24 ڕاگەهان ئەڤروکیا مەرسومەی هەرێمێ دەردچە دێ لە پێشیا سەرۆکی هەرێما کوردستانێ وەزیرە نافخۆ سوێندا یاسایی بخۆ وەکە پارێزگارەی نوێ هەولێرێ دەست بکار دبە گوتژی ئەوەی کارنامەیە کابینانە هەما حکوومەتە هەرێما کوردستانێ و کارنامەیە حکوومەتە خۆجیهی گو پارێزگارێ وەغەرکری فرسەت سۆفی ئامادە کردبوو دگەل هەنە گوهارتنان جێبەجێ بکە دوای ئەوەی کە لە ڕۆژی هەشتی مانگ لەلایەن ئەنجومەنی پارێزگا متمانەی ئەنجومەنی پارێزگامان بەدەستێنە بەپێی یاسا 15 ڕۆژ لە بەردەمە بۆ ئەوەی کە سوێندی یاسایی بخۆی مەرسومی هەرێمی دەربچێ ئەمڕۆ لە 18 شباتدا مەرسومی هەرێمی دەردەچێ و لە بەردەم سەرۆکی هەرێمی کوردستان و بەڕێز وەزیری ناوخۆدا سوێندی یاسایی دەخۆین و لەو ساتەوە ئێمە یاساییەن خزمەتکاری شاری هەولێر دەبین بە ئومێدی ئەوەی بتوانین لەو تەمەنەی هەمانە لەو بیر و بۆچوونانەی کە هەمانە لەو کارنامەیە کە هەیە بتوانین خزمەتێک پێشکەش بە شاری هەولێر و سنووری پارێزگای هەولێر بکەین کە شایەنی خزمەتکردنی زیاترن بە دڵنیاییەوە ئێمە کارنامەیەکمان هەیە کە کارنامەی گشتی حکوومەتە و کابینەی نوێم کارنامەکەی ڕوونە لە بۆ خەڵک بە چ جۆرێکە و لەسەر حکوومەتە خۆجێیەکانیش دیسانەکە کارنامەیەکەیە کە برای بەڕێز و جوانەمەرگم دکتۆر فەرسەد ئامادەکاری کردبوو و تەواوکردنی ئەو کارنامەی دکتۆر فەرسەد بە هەندێک ئیزافە و گۆڕانکاری لەگەڵ ئەو دۆخەی ئێستا ئێمە لەو پێناوە دەکار دەکەین بەڵام یەکەم کاری کە ئەنجامی دەدەم دوای سوێند خواردن دوای مەرسوم دەرچوون سەردانی ماڵی شەهید ئیبراهیم دەکەم مامۆستا ئیبراهیم کە لە شەقڵاوە لە چەند ڕۆژێک پێش لە ئێستا لە ڕۆژی کردنەوە و دەستپێکردنی دەوامی فەرمی و قوتابخانەکان بوو بە شەهیدی ئاڵا